شەڕی دژی ئێران گەیشتووە بە قۆناغێکی هەستیار. شارەزایان پێیان وایە گەرچی پرۆسەکە وەک هەوڵێک بۆ لەناوبردننی بەرنامە ئەتۆمی و توانای موشەکی تاران دەردەکەوێت، بەڵام چاودێران دووپاتی دەکەنەوە هەڵگری ئامانجێکی استراتیژی زۆر گەورەترە کە پەیوەندی بە پێگەی چینەوە هەیە. هاتنە پێشەوەی وڵاتانی وەک فەڕەنسا و ئەڵمانیا و بەریتانیا بۆ پاڵپشتیکردنی میحوەری واشنتۆن و تەلئەبیب دەری دەخات ئەمە تەنیا جەنگێکی ئاسایی ناوچەیی نییە، بەڵکو قۆناغێکی نوێی ململانەی جیهانیە بە مەبەستی پاراستنی سیستمی تاکجەمسەری ڕۆژاوا و ڕێگری لە دروستبوونی جیهانێکی فرەجەمسەر. بەواتایەکی دیکە ڕۆژئاوا دەیەوێت لە ڕێگەی لاوازکردنی تارانەوە کۆنتڕۆڵی سەرچاوەکانی وزەی کەنداو بکات، نەک بۆ بەکارهێنانی ناوخۆیی، بەڵکو بۆ کۆنتڕۆڵکردنی خێرایی گەشەسەندنی ئابووری چین. لە ڕووی ئابووری وزەوە ئێران تەنیا بەرهەمهێنەرێکی نەوت نییە، بەڵکو تاکە دەوڵەتی ناوچەکەیە کە بە ئاشکرا و لە دەرەوەی سیستمی دۆلار نەوت بە چین دەفرۆشێت. هەژمونی ئێران بەسەر گەروی هورمزدا کە شاڕەگی وزەی جیهانە وای کردووە ڕۆژئاوا هەوڵ بدات ناوچەی کەنداو بکاتە ناوچەیەکی داخراوی ژێر کۆنتڕۆڵی ئەمنی خۆی، تاوەکو پرۆژەی پشتێنە و ڕێگای ئاوریشمی چین پەک بخات و گەیشتنی هەر کەشتێکی نەوت بۆ پەکین مەرجدار بکات بە ڕەزامەندی ئەمریکا. لەوەش مەترسیدارتر بۆ سەر ڕۆژئاوا هەوڵەکانی تاران و پەکینە لە چوارچێوەی ڕێکخراوەکانی وەک بریکس بۆ دروستکردنی سیستمێکی دارایی جێگرەوەی دۆلار. بەشداری ئەوروپاش لەم جەنگەدا بۆ ئەوەیە تێچووی بەرهەمهێنان لە چین بەهۆی قەیرانی وزەوە گرانتر بێت و پیشەسازیەکانی ڕۆژئاوا بتوانن بازاڕەکانی جیهان بەدەست بهێننەوە. لەسەر ئاستی هاوپەیمانێتی نێودەوڵەتیەکان بێدەنگی و بێتوانایی رووسیا لە پاراستنی ئێران ڕاستەوخۆ دەگەڕێتەوە بۆ تێوەگلانی مۆسکۆ لە جەنگی ئۆکرانیا. هاوکات درێژە کێشانی ئەو جەنگە توانای سەربازی تەقلیدی رووسیای لاواز کردووە. ئەمەش دەرفەتێکی زێڕینی بە ڕۆژاوا داوە بۆ ئەوەی بەتەنیا و بەبێ ترسی ڕوبەڕووبوونەوەی رووسیا پەلاماری ئێران بدات. لەم هاوکێشەیەدا ئێران بۆ چین تەنیا وڵاتێکی ئاسایی نییە، بەڵکو کلیلێکی استراتیژیە بۆ بەرپەرزدانەوەی گەمارۆکانی ئەمریکا. ئەگەر ئەم کلیلە بشکێت و ئێران بڕوخێت، ئابووری چین بۆ دەیان ساڵ پاشەکشە دەکات. لێرەدا پرسیارە چارە نووسازەکە ئەوەیە: ئایا پەکین تا کۆتایی وەک تەماشاکار دەمێنێتەوە، یاخود لە پێناومانەوەی خۆیدا دەستوەردانی سەربازی و ئابووری کتوپڕ دەکات؟ سەرەڕای فراوانبوونی بازنەی ململانیەکان و لێدوانە توندەکانی سەرکردەکانی ئەمریکا و ئیسرائیل ئەگەرەکانی ڕووخانی ڕژەمی تاران لاوازن. ئامانجی سەرەکی واشنتۆن ڕێگریە لە دروستکردنی چەکی ئەتۆمی، نەک گۆڕینی سیستمی سیاسی، بەتایبەت کە هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆنی جێگرەوەی بەهێز لەلایەن ڕۆژئاواوە ئامادە نەکراوە. ئامادەکردنیشی بەم خێراییە زەحمەتە، جگەلەوەی هێشتنەوەی ئێران وەک هەڕەشەیەکی کۆنتڕۆڵکراو لە بەرژەوەندی ئەمریکادایە. بەو پێی ئەمە تاکە پاساوە بۆ ئەوەی واشنتۆن بەردەوامی بە هەژمونی سەربازی و ئابووری خۆی بەسەر وڵاتانی کەنداودا بدات و باڵانسی هێز لە ناوچەکەدا بە قازانجی خۆی بهێڵێتەوە.